لەگەڵ زانکۆی ئەمریکا دژە. ئەم سیفەتە لە زانکۆی ئەمریکەکە زۆر کەم هەیە کە ئەویش سیفەتی دووڕوویە دوو لە ڕوویەوە. بە دەستخۆشیشم هەیە بۆ مامۆستا و دکتۆرە خۆشەویستەکەم. دەستان خۆش بێ. ئێمە فێرکراوین بێدەنگ بگرین و بمرین، بێدەنگیش گۆرانی بڵێین، بەدەستیەوە حەز لە یەکتری بکەین. شەوانە چەنەها نامەی دڵداری بنووسین و بەیانیانیش لەگەڵ گزینجی خۆر هەمویان بەدەڕێنین، نەبا تیشکی خۆر بیان خوێنێتەوە. ئێمە نەوەیەکین شەمە کوێرە ئاسا حەز لە تاریکیەکەین، لە نهێنیەکانی خۆمانە ترسین. منە مرموو بێ ئەوەی کەس بزانێ کە تۆم خۆشە. سپاس.